باڵادەستی سەرۆک بۆ دەرکردنی فەرمانی جەنگ یەکێکە لە گرنگترین مۆڵەتەکان کە لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە دراوە. کۆنگرێس مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکانی بۆ جەنگی کەنداو لە ساڵی 1991 و لەشکرکێشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق لە ساڵی 2003 دا بەخشی. دوای دەیان ساڵ ڕەنگە بەشێک لەو دەسەڵاتانە کۆتاییان پێبێت. ئەمریکیەکان بێزارن لەو کردەوە سەربازیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتاییان نایە. زۆرێک لە ئەمریکیەکان تەمەنیان گەیشتۆتە ڕادەیەک تەنانەت ساڵانی سەرەتای شەڕی عێراقیشان بیچۆتەوە. ساڵانە ئەم مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکان لەسەر کتێبەکان بەجێ دەهێڵین، ساڵێکی دیکە بەڕێوەبەرایەتیەکی داهاتوو دەتوانێت خراپ بەکاریان بهێنێت. مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکان دەسەڵاتی بە سەرۆکەکانی ئەمریکا داوە بەبێ ڕەزامەندی کۆنگرێس ئۆپراسیۆنە سەربازیەکان ئەنجام بدەن. یاسادانەران ساڵانێکە هەوڵی هەڵوەشانەوەی ئەو مۆڵەتەیان داوە و دەڵێن ئەو یاسایانە بەسەر چووە. بە هیچ شێوەیەک چەکی کۆمەڵکوژی لە عێراق نەدۆزرایەوە. هەڵوەشانەوەی ئەم ڕێگە پێلانەی بەکارهێنانی هێزی سەربازی بەو مانایە نییە کە ئەمریکا بۆتە دەوڵەتی کاشتی خواست. بەو مانایە کە ئەمریکا بریارە ببێتە دەوڵەتێکی دەستوری. بەڵام هەندێک لە کۆماریەکانی ئەنجومەنی سینا دەڵێن هەڵوەشانەوەی ڕێگەپێدان وا لە سەرۆکەکان دەکات بژاردەیەکی کەمیان لە بەردەستا بێت بۆ وەڵامدانەوەی خێرای هەڕەشە بەردەوامەکان. ئەمریکایەکان لە عێراق خزمەت دەکەن. ئێمەش قەرزاری ئەوانین کە دڵنیابین لەوەی دەتوانین هەر هێزێکی سەربازی پێویست بەکار بهێنین بۆ پاراستنیان لە میلیشیا شیعەکانی عێراق کە بە فەرمانی ئێران دەجوڵێن. سەرۆکەکان لەلایەن دەستوری ئەمریکاوە پۆستی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیان پێدراوە. لە مێژە بەبێ ڕەزامەندی کۆنگرێس و زۆر جاریش بەهۆی فشارێکی کەمی کۆنگرێسەوە ڕێشۆنی سەربازیان گرتوۆتە بەر. پێشنیازی هەڵوەشانەوەی مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکان ڕێشۆنی پاراستنی زیاتر لە خۆ دەگرێت کەمە بەس لێی خۆ بە دوورگرتنە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات و دڵنیابوون لەوەی سەرۆک دەتوانێت بە خێرایی مامەڵە بکات ئەگەر هێزەکانی ئەمریکا لە دەرەوەی وڵات هەڕەشەیان لەسەر بێت. هەردوو لایەن قسەیان لەسەرەوە بووە بەکارهێنانی هێز لە دوای 11 سەپتەمبەرەوە هەرگیز زوادە و جوگرافیایەکی نابێت. جا هەڵوەشانەوەی دەسەڵاتدارەتی بە شەڕی عێراق نەکۆتایی بە هیچ شەڕێک دێنێ نەی گیانێکی ڕزگارەکە. هەوڵەکانی پێشوو بۆ تێپەڕاندنی ئەو ڕۆژانە شکستی هێناوە. یاسادانەران لەم هەفتەیەدا مشتومڕ لەسەر ئەو بابەتە دەکەن و هیوادارن سەرنجی دەنگدەرانی ئەمریکا ڕابکێشن. بڕیارە لە کۆتایی ئەم هەفتەیەدا هەڵوەشانەوەکە بە 6 دەنگ ئەنجومەنی سینا تێپەڕێنێت. ئەنجومەنی سینا لە ساڵی 2001دا بە زۆرینەی دەنگیدا بە درێژەدان بە مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکان لە ئەفغانستان لە شەڕی جیهانی دژی تیرۆردا. لە کاتێکدا گرتنەبەری ڕەشۆنەکان لەلایەن هەردوو پارتەکەوە پشتیوانی دەکرێت. بەڵام ڕخنەگرانیش ڕایەکی جیاوازیان هەیە لەو بارەیەوە. هەردوولایەن لە بنەڕەتدا ئاماژەیان بەوە کردووە کە مۆڵەتی بەکارهێنانی هێزە سەربازیەکانی 11 سپتەمبەر بە هیچ شێوەیەک هیچ سنوورێکی کاتی و جوگرافی نییە. هەڵوەشاندنەوەی مۆڵەتی شەڕی عێراق کۆتایی بە هیچ شەڕێک ناهێنێت و هیچ ژیانێک ڕزگار ناکات. هێشتا دەبێت هەڵوەشانەوەکە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە سەرۆکایەتی کۆماریەکان تێپەڕێنرێت. دەکرێت لە کۆتایی ئەم ساڵدا وەک بەشێک لە بودجەی ساڵانەی بەرگری مشت و مڕی لەسەر بکرێت. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی کاسرین جیبسن دەنگی ئەمریکا، واشنگتن.